سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بینێرانی ئازیز و خۆشەویست بە خۆشحاڵیەوە هەبێوارێش بەیانمەتی هاوکاران و بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵتان نابم بێگومان بۆ ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگۆ بابەتینمان بۆ ئامادەکردن و پێشکەشتانیەکەین هیوادارم تەواوی ئەو بڕگۆ بابەتانە بەدڵی ئەو بێت و تا کۆتایی لەگەڵمانە ببێنەوە و هیوادارم هەمووتان تەندروستێکی باشتان هەبێت. ئازیزان و خۆشەویستانی ئێوە ئەتوانن وێنە و هەروەها ڤیدیۆ هونەرەکانی خۆتان بنێرن بۆ ژمارە 0 657 8 ئەتوانن هەر وێنە یاخود هەر ڤیدیۆکی هونەریتانە بوو لە ڕێگەی ژمارە بینێرن کە هەم واتساپ هەم تەلەگرام هەم ڤایبەریشی هەیە تاکو بگا بەدەست ئێمە و ئێمەش لە ڕێگەی پرۆگرامەکەی خۆمانە لە بڕگەیەکی جیاوازی پرۆگرامەکەمان پیشانیین و ئەیخەینە ڕوو. بەڵێ خۆشەویستانی ئێمە سەرەتا دەچینە لای راپۆرتێک کە پرۆژەی هێڵکاری دۆکیۆمنتی تاریکی نوێترین پرۆژەی عوسمان قادر ئەحمەدە کە لە گەلەری ئێستا کراوەتەوە. بۆ ئەوەی کە کارێکی وە ئەنجام بدەین لە ڕێی مامۆستا دارۆوە مامۆستا دارۆ تەوان هونەرمەندێکی بەتوانایە و تەجروبەی ڕێخستنی پێشانگایی هەیە و باوەڕم بەوە بوو کە ئەتوانێت کارێکی باش بکە و هەروە من پێم خۆش بوو کە ئەویش خوێندنەوەی بۆ شێوەکارەکانی من کردبوو کە تایبەتە بە هێڵکاری ڕاستیەکەی کڕۆیتکردنەکەی یان ڕێخستنەکەی زیاتر لە ئەستۆی ئەوە بوو و ئەو بیرۆکەی دانڕشتنی ئەوەی هەبوو کە ئەم جۆرە تیمای کارکردنە ئەم هینەی بۆ بڕەخسێنێ ئەم شێوە دابەشکردنەی بۆ بڕەخسێنێ کارەکان هێڵکارین مامۆستا دارۆک و گەلەری جگەرەی کارگەی جگەرە لە گەلەری ئێستا بە ستایلێکی تازە بە شێوەیەکی تایبەت داڕشتێکی وای بۆ کرد کە باخی گرنگ بە هێڵکاری بە کە بتوانێت هێڵکاری وەکو بابەتێکی سەرەکی خۆی پیشان بدە. لەناو ئەمانە کۆمەڵە چیرۆشی ئازار بەخش کۆمەڵێ مەئەسات معناتی گەلێکی تێدایە کە خۆم شاید حاڵیم. بەڵێ خۆشەویستانی ئێمە ئێستاش دەچبە لە ناساندنی میوانیم ئێوارەیەم و هەروە بانگشتکردنی میوانەکەم کامیوانی ئێوارەیەم کاک شەماڵ فەهمیە
کە سەرۆکی هونەرە جوانەکانی کورد مابەندی گشتی سلێمانیە دیارە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد ساڵانێکی زۆرە خزمەتەکەن و سبەینش مەراسیمی یادی یۆبیلی زێڕینیانە کە یادی 50 ساڵی دامەزراندنی ئەم کۆمەڵەیە کە بە بێوەستان کار و چالاکیەکان بێگومان کار و چالاکەکانیشیان هونەریە جیاوازە بە شێوەیەکی بەرفراون کار و چالاکیەکانی خۆیان بەڕێوابن لە بواری شێوەکاری لە بواری موزیک لە بواری گۆرانی و هەروە لە باری شانۆیش چەندین کاری دیاریانێ واروە لە بواری ئەدەبیاتیشان بێگومان چەندین کار و چالاکیکەیان کردووە. من ئێستا بانگشتی کاک شەماڵەکەم وەکو سەرۆکی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد مابەندی گشتی سلێمانی بۆی فێکەوە هەم یادی کۆمەڵەکان پیرۆست بکەین و لە هەمان کاتە باز لە کار و چالاکیەکان و پلانی داهاتوێم کۆمەڵێش بکەین. کاک شەماڵ فەرین بۆ سەر ستێج بەخێر بیت. زۆر سپاس. یاوارە باش. سەرچاوانم ێوارەی خۆ باش بەخێر بێ کاک شەماڵگەم فەرموو بە پێ دانیشین. بەڵێ بینەرانی خۆشەویست بە خۆشحاڵیە لەگەڵتانە بەردەوام دەبین. کاک شەماڵ دووبارە بەخێر بێت. سەرچاوانمان وە هەر لە ئێستاوە یادی دامەزراندنی 50 ساڵەی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە ئێوە پیرۆز بووە لە سەرجەم ئەندامان و هەروە ئەو هونەرمەندە ئازیزانەی کە ساڵانێکی زۆرە لەناو ئەو کۆمەڵە خزمەتەکەن. زۆر سپاس ئێوارەی ئێوەش باش سپاس بۆ ئەو پێشەچیە پیرۆزبایی یادی 50 ساڵی دامەزرانی کۆمەڵ لە خۆمان و لە هونەرمەندان و لە هونەردەوەستان و لە خەڵکی شاری سلێمانی کوردستانەکەین بۆ هیوای توانی بێتمان ئەو کۆمەڵی لە ماوەی ئەو 50 ساڵەیە خزمەتێکی بەرچاوی کرد بێ بە هونەر و ڕۆشنبیری لە شاری سلێمانی. کارەکان شایەتی ئەوایان کە بۆ ماوەی ئەو 50 ساڵە لە ماوەی 50 ساڵی هەتاکو ئەمڕۆکەش ئەم کۆمەڵەیە کار و چالێکەکانی بەردەوام بە بێگومان ناوەکی خۆشی بەخۆیەتی کاڵی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد هەموو کار و چالەکیەکان هونەرین لە بواری ئەدەبیاتە بێگومان شێوەکاری شانۆیی گۆرانی میوزیک ئێوە ئەو کار و چالاکیانە هەمووی جێبەجێ ئەکەن. کاک شەماڵ بە حکمیەوەی کە تۆ ساڵانێکی زۆرە لەناو ئەم کۆمەڵەیە کارەکەیت وە لە ئێستاشدا کە سەرۆکی کۆمەڵەکەیت پێم خۆشەوە بپرسم کە ڕاستە لاوەچێم کۆمەڵێ لە کات و زمانێکە دامەزرابێت کە کاتەکەی زۆر سەخت بووبێت یاخود لاوەچێ زۆر دەرفەتی کارکردنی جیاوازتان نەبوو بێت کاتەکەی زۆر لەبەر نەبوو بێت بەڵام ئەتوانمەوە بپرسم کە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە پێناوی چیا دامەزرا لەو سەردەمەیە؟ دیارە ئەو کاتە کۆمەڵێک خەڵکی ڕووناکبیر خەڵکی ڕۆشنبیر و ئەدیب دۆست و هونەرمەند بیریان لەوە کردوتەوە کە گروپێک کۆمەڵەیەک دروستکەن یاخود شوێنێک دابمەزرێنن کە ئەمانە لە ژێر چەتری ئەو جێگەیە توان کار و چالاشی خۆیان ئەنجام بن. ئەو بیرۆکەیە کە ساڵی 1969 بۆ لای ئەو کۆمەڵە وەکوتم ئەدەب دۆست و هونەرمەندە گەڵاڵە بووە پاشان داوایان کردووە مۆڵەتیان وەرگرتووە لە ئەو کاتە لە بابلین لە حکوومەتی عێراقی کە مۆڵەتیان ڕۆگرتووە لە سیوەکی 1969 مۆڵەتەکە بە ڕسمی وەرگیراوە و کۆمەڵ وە کۆمەڵێکی هونەری کە بۆ سوودی گشتی کارەکە دامەزراوە سەرەتا بە ناوی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی بووە. ئەم کۆمەڵەیە بەردەوام بۆ لە کار و چالاشیە کە هەر لە سەرەتاوە بە گوڕوتینێکی باشەوە دەستی پێ کردووە چالاشی ئەدەبیشی کردووە. ئەم کۆمەڵەیە بەردەوام بۆ هەتا ساڵی 1970 لە ساڵی 1970 ئەو کاتێ حکوومەتی عێراقی ئەیویست کێشە هەبوو لە یەکێتی نووسەرانی عێراق ئەویست کۆمەڵ پەیوەستکە بە یەکێتی نووسەرانی عێراقەوە و مەشاکلیان دروست کرد بوو کە نیازیان هەبوو کۆمەڵ دابخەن. بەڵام وریایی و زیرەشیە و ئەندامانە لەو کاتەیە بیریان لەوە کردەوە کە کۆنفرانسێک بکەن ناوەکەی بگەڕن بە کۆمەڵی هونەرە جوانەکانی کوردیانی بەشی وێژەی لێکەنەوە بۆی ئەو بیانوە لە دەست حکوومەتی عێراقی
وەرگرنەوە و بەردەوام کار و چالاکیان کردو ئیتر لەو کاتەوە بە ناوی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد کەمەڵبەندی گشتێکی لە شاری سلێمانیە لە زۆربەی شار و شارۆچکەکانە لەقمان هەبووە کاتی خۆی لە شاری بەغا لە هەولێر لە ڕەواندز لە کۆیە لە دەربەنی خان لە چەمچەماڵ لە کەلار لەقمان هەبووە لە ئێستا بەداخەوە تەنها دوو سێ لەقمان ماوە لقی هەولێرمان ماوە لقی چەمچەماڵ لەگەڵ لقی کەلار باشە ئەتوانین بڵین ئەو کار و چالاکیانەی کە ئێستا ئەم کۆمەڵی پێی هەڵدەستێ هەمان ئەو کار و چالاکیانە بۆ یاخود هەمان ئەو ئامانجە بووە کە ئەم کۆمەڵی لە پێناوتە بۆ دامەزراوە یاخود گۆڕانکاری بەسەر کار و چالاکیەکان و هەروە پلانی کۆمەڵەکە هاتووە بڵێ دیارە کۆمەڵ بەڕاستی هەر بە پێی چەند ساڵێک بەشێکی کۆمەڵ لە برا و دانابووە بۆ نمونە هەتا ساڵی هەفتە لەگەڵ کارەشانۆیەکان کۆمەڵی کاری مۆزیکی و هەڵپەرچیوانە کراوە کە لە بەغا بەشداریان کردو لە مێرەجانەکان لە فیستیڤالەکانە بەشداری کرۆ کۆمەڵ دەورێکی باڵای هەبوو کە ئەو کاتە هونەرمەندان بۆ نمونە شەوکەت ڕەشی و ئەمانە دەوریان هەبوو مۆزیسیانی زۆر بەتوانە لە کۆمەڵە هەبوو بەشی وێژەکەی وتمان هەتاکو ساڵی هەشتا چالاک بوون دوایی با بڵین بەشی شانۆ تۆزێک باڵادەستی پیا کردووە هەتاکو ساڵی هەشتا و حوت و ئەوانە کۆمەڵێک خوێندکاری لاوی خوێنگەرم لە بەشی مۆزیکی پەیمانگای هونەرە جوانەکان دەرچوون بە گروپ هاتنە ناو کۆمەڵەوە کە هاتن گڕوتینێکیان نا بە بەشی مۆزیکە کۆمەڵی شاکاری زۆر جوانیان پێشکەش کردووە کە لەو هونەرمەندانە باجێ دەحیا هونەرمەندی گەورە عەدنان کەریم ئیتر زۆرێک لە مۆسیقیەکان لە کۆمەڵە دەست لە ناو کۆمەڵێ من دڵنیام بۆ تا شوێنی یادگاری زۆر لە هونەرمەندە دیارەکانە هونەرمەندانی کە ساڵانێکی زۆرە خزمەتەکان لە بواری هونەریە تر گۆرانی بێ موزیک بێت شانۆ بێت شێوەکاری بێت هەمیان ئەندامی دیار بوون و ئەتوانە بڵم بە ئێستاشەوە هەندێک لەو هونەرمەندە بە ئەزبوونە دێرینانە ماوە لە ناو کۆمەڵەکە و کارەکەن بڵێ کۆمەڵی هونەرە جوانەکان زۆر لە هونەرمەندان بە شتێک ناوزەندێکگاڵە ماڵە باوان وەکو ماڵە باوان وایە زۆربەی هونەرمەندەکان ئەتوانم بڵێم لە کۆمەڵەوە پێگەیشتونیا لە کۆمەڵە ئاسپی خۆیان تاوە پاشان ئیتر دەرفەتەکە بە زۆرێک ڕخساوە چوونە گروپی و تیپیکیان دروست کردو بەڵام زۆربەی هونەرمەندە دیارەکان لە ناو کۆمەڵی هونەرە جوانەکانە چالاکیان ئەنجامەوە زۆر باشە کاک شەماڵ بەرداوام ببین لەگەڕینەوە بینەرانی عزیز خۆشەویست دەچینە لای وچانێکی کورت و بەرداوە بین بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی ژیان بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕێمە بەلای کاک شەماڵ بۆی گفتوگۆکانمان بەردامی پێبین دەربارەی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد مەڵبەندی گشتی سلێمانی کاک شەماڵ باسمانەوە کرد کە کۆمەڵەکە ببووە چەترێک بۆ زۆربەی لا هونەرمەندان موزیسیانان شێوەکاران شانۆکاران ئەتوانین بڵین کە کۆمەڵە بوو بە دەرفەتێکی باش یاخود بە دەرگایەک بۆ زۆربەی ئەو کەسانەی کە لە ئێستاە ناوێکی دیارن یاخود ئەزمونێکی باشیان لە بوارەکەی خۆیانە پەیدا کردووە بەڵێ توانم بڵێم کۆمەڵ وەکو قوتابخانەیەک بۆ فێرگەیەک بووە کۆمەڵی هونەرمەندی زۆر باشی پێگەیانوە کۆمەڵی هونەرمەندی زۆر باشیش کاتی خۆی لێ ئەندام بوون هەوڵیان ناوە گەنجەکان بێنە ناوە پێیان بگێنن ئێستا ئەوەی کە لە ساحەکە وەکو هونەرمەند و دیارە و ناوبانگیان هەیە ئەتوانم بڵێم زۆربیان ئەندامی کۆمەڵ بوو باشە کەس هەبووە بێوەفا بێ بەرامبەر بە کۆمەڵەکە
کۆمەڵ چونکە ماڵە بەبێ ناوهێنان ئەزانم کۆمەڵ بەڵام هەبووە؟ بڵێ کۆمەڵ چونکە ماڵە باوانە ئەگەر خەڵکی هیچمان لێ عازز بوو بێ کۆمەڵ بە گەورەی خۆی ئەوانەی بەخشیوە بەڵێ هەبووە مەسەرەن دڵگران بۆ لە کۆمەڵ ڕۆشتووە و ئاسڵەن هەر نەشاتۆتەوە بەلامانە بەڵام کۆمەڵ جێگای هەمووانە بەڵام ئەندامە دڵسۆزەکانی ماونەتەوە تاکو ئێستا خۆی یەکێک لە گەورەیەکانی کۆمەڵەوەی کە کۆمەڵێک ئەندامی دڵسۆزی زۆر باشی هەبووە بۆ نمونە شتێکت بۆ باسکەم هەموو ئەو تیپانەی کە لە سلێمانی ئەبوون دەرفەتی ئەویان هەبووە ئەوانیش ببنە خاوەنی بارەگا و شوێن و جێگا و ڕێگاوەکو کۆمەڵ بەڵام نەیانتوانیەوە بۆ چونکە ئەو گڕوتینەی لە کۆمەڵا هەبوو ئەو دڵسۆزی لای ئەو برادرانی کۆمەڵ هەبوو بەڕاستی کارێکی کردووە کە هەموو پێکەوە کار بکەن ئەم پێکەوە کارکردنەوە ئەم هەوڵ و ئەم ماندووبوون و ئەم لە خۆوردیە کارێکی کردووە کە کۆمەڵ ئێستا بۆتە خاوەنی تەلارێکی زۆر جوان شانۆیەک تایبەت بە خۆی ستۆدوی مۆزیک هەموو ئەو شتانی کە پێویستە بۆ دەستگایشی هوەری هەمانە باشە ئێستا گروپ و تیپەکانی کە هانا بۆ کۆمەڵەوەن هانامان بۆ بن هاوکاریانەکەین بە پشتیوانیانەکەین کاری هاوبەشیان لەگەڵاکەین وە گوتم کۆمەڵ هی هەمووانە هی هەموو ڕەنگە جیاوازەکانە دەرگامان لەسەر پشتە باشە ئەتوانێ بڵێ کاک شەماڵ کە کۆمەڵ بێگومان بە قورسایی و سەنگینیەک دامەزراوە بێگومان لەو سەردەما بە خۆشەویستێکی زۆر ئەو هونەرمەندانی کە باسماگەر هەتاکو ئەم ڕۆژەش ماونەتەوە خزمەت بە کۆمەڵەکان زۆر بەدڵسۆزانە کارەکانی خۆیان ڕاپارانوە بەخۆ بەخشانە پێویستە ئاماژەش بۆ بکەین ئەتوانێ بڵین کە کۆمەڵ هەمان ئەو کۆمەڵێک لە ڕابردووە دامەزراوە ئێستاش هەمان قورسی و سەنگینی خۆی هەیە لەناو هونەرمەندانە بڵێ دیارە کۆمەڵ باسی سنگ و قورسایی بکەین سنگ و قورسایی هەمان ئەو هینەی هەیە بەڵام ئێستا بار و زروفەکە گۆڕاوە جاران تیپە هوەریەکان باڵین گروپ زۆر باوی بوو هوەرمەندەکان زۆر پەیوەست بوون بە گروپ و تیپەکانیانەوە بەڵام ئێستا ئەو هینە نەماوە تەنها دەستگایە کە ئەتوان بڵێم هەموو ڕۆژێک کراوەیە هەموو ڕۆژێک هوەرمەندانیان سەردانیەکەن هەموو ڕۆژێک خەڵکی لێ تەواجدی لێ لەبەرەوە کۆمەڵ بەو خەمخۆری خۆی بەو خەمخۆری ئەندامەکانی بە پێوە وەستاوە و یادی 50 ساڵە کاتەوە لەو باوەڕێم ئەگەر گروپەکانی تریش باڵین ئەو هەموو ئەو دامەزراوە هوەریانەی تر لە دڵسۆزیا چاو لە کۆمەڵ بکەن لەو باوەڕام زۆر لە پێشترێ بن زۆر باشە ئێستا کاک شەماڵ پێکەوە لەگەڵ بینێران هەندێک لە ڤیددیۆ و هەروە وێنە و کار و چالاکیەکانی ئەم کۆمەڵە ببینین و دواترە گەڕێنەوە فەرمون
کاک شەماڵ بێگومان بینینی ئەم وێنانە ئەو هونەرمەندانە لاوەچە بەداخۆ ئێستا هەنێکیان لە ژیانە نەما بێتن بەڵام هەر لەگەڵ کۆمەڵا بڕۆ لەگە کۆمەڵە کاریان کردووە دڵنیام هەنێ یادگاری هەم خۆش هەم نەخۆش هێنێتەوە بیریتەوە بەتاکید هەمێ لێرەوە سڵاو و سەری ڕێزدانەوێنم بۆ شەهیدەکانی کۆمەڵ کە ئێمە کۆمەڵە شەهیدمان ناوە کۆمەڵی هونەرمەند لاومان کۆچیان کردو ڕاستە لەو هونەرمەندانی کە بەڕاستی ئێمە جێی شانازی بۆ ئێمە مەسا هونەرمەند تاخەلی کاک عەلی توانە بەڵە عەبدولقار مستەفا ماجیدی حەمەجوان شەید عیززەت حسێن قەراخی یعنی ڕۆفحیا زۆرن داوای لێبوورد نەکەم یانی ناوەکان زۆرن ناتوانین نامەیانیکەین سڵاوە نێرین بۆ گۆڕی پاشیان بەڕاستی ئەوانە بوونە هۆی ئەوەی کە کۆمەڵ بەم ڕۆژە بگا دڵسۆزی کۆمەڵی ئەندام هەیە بەڕاستی بێت لە بەرچاو بگرین مەسەرەن هونەرمەند مامۆستا عەبدولی حەمەجوان کەسێکی ماندوو لە کۆمەڵا کە بە درێژایی ئەوە 50 ساڵێکە بێ لە کۆمەڵا کارەکات ینی هەر بەردەوامە ئەمانە بەڕاستی کۆمەڵێک کەسن کە ئێمە بێ هەمیشە دەست لەسەر سنگ لە بەردەم حزوری گەورەیانە بوەستینە هەبوو هەرواشەکەی کۆمەڵ بەو جوانیە ماوەتەوە کە ئێمە ڕێز لەوانەی پێشخۆمان زۆرەگرین ئەو کەسانی کە لە پێشێمە ماندوو بوون هەوڵیانەوە زۆر لا ئێمە زۆر شوێنی تەقدیرن زۆر باشە ئێستا بەکۆی گشتی چەند ئەندامتانێ ئێستا 6 ئەندام 6 ئەندام ئەو ئەندامانە هەر هونەرمەندانن لە پسووری پارێزگای سلێمانی ئێمە مەڵبەندی گشتیەکەمان لە ناوشاری سلێمانیە لەبەرەوەوانە ئەندامی مەڵبەندی گشتین کە لە بەشەکانی شانۆ بەڵام لە شارەکانی کەش پەیوەنیدا پێواکان لە شارەکان بۆ نمونە لە هەولێر لەقمانەیە کۆمەڵی هونەرمەند لەوێ لە لەقی هەولێرن مەسەلەن لە چەمچەماڵ هەمانە کۆمەڵی هونەرمەندی ئەوێ کە لەم ڕۆژانەوانی ژیادی 30 ساڵاکەنەوە 30 ساڵێکە بێ کۆمەڵی چەمچەماڵ هەیە بڵێ ئیتر کار و چالاکیەکانیشمان بەردەوامە ئەگەر پێت خۆش بێ هەنێکمان ئێستاینە سەر کار و چالاکیەکان وەڵام پێ خۆشایەک پرسیاریکە بکەم پێشە بێ بەسەر کار و چالاکیەکان مادەم ئەم کۆمەڵی ئەمنە کۆمەڵەیەکی دڵسۆزە لا پێنا و شارەکە واروە خزمەتکردن بە هونەری کوردی دامەزراوە ئایا لەلایانی حکومی و لەلایانی پەیوەندیدار ئەتوانین بڵین سەرچاوێکی داهاتی دیاری کراوی هەیە بۆم کۆمەڵەیە خۆت وەکو باسماگەر ئەندامانی ئەم کۆمەڵین بە خۆبەخشی کارەکەم بەڵام بۆ کار و چالاکیەکان بۆ ئەو کارە شانوانی ئێوە لە دەرەوە ئایان هێنن بۆ ناو شار یاخۆت بۆ ناو کوردستان یاخۆت بۆ ئەو فستیڤاڵانی کە بەشداری تیاگەن بە تاوی کار و چالاکیەکان بەڕاستی کۆمەڵ هەتاکو و پێش ئەم قەیرانی داراییە هەتاکو باڵین 2014 من حەیەکی کەممان لە حکوومەت وەرەگرت لە وەزارەتی ڕۆشنبیری لە پاش ئەوە ئیتر بەبۆی قەیرانی دارایی ئەوانە نەما ئێستا ئەگەر چالاکیەک بکەین بۆ نمونە چالاکیێکی شانۆیی بکەین لە بەڕێوەبەرەتی هونەری شانۆ داواکەین ئەوان نیسبەتێک هاوکاریمان بکەن لە ڕێی هەندێک لە سپۆنسەر هەندێک لە هی کۆمەڵ دوو دوکانیشمان هەیە لە تەنیش کۆمەڵ یاوانە بەکرێ ئەوە چۆنەڵی داهاتەکەی ئەتوانین جاجا شتێکی لێ بەڵام پێتوانە ئەمە غەدرەکە لە کۆمەڵەکرێ والله 50 ساڵاتۆ ئەم کۆمەڵی هەیە خزمەت ئەگەر ڕاستە دەوێت ئەوە حکوومەت پاڵپشتێکی زۆر گەوری لە هەموو گروپەکان کردای و بە تایبەتی لە کۆمەڵی هونەرە جوانەکان ئێمە سلێمانی ناوزان کراوە بە پایتەختی ڕۆشنبیری ئەم ناوە ناوێکی گەورە و مەزنە پڕ بە پێستی و پڕ بە باڵای شاری سلێمانیە بەس ئەوە لایانی پەیوەندیدار و وەزارەتی ڕۆشنبیری و ئەمانە ئاوڕی زۆر جدیان بایەتەوە چونکە بۆ زیینوکردنەوەی مەسایلی کللتوری و ڕۆشنبیری و هونەری و ئەمانە بۆیە ناوتان ناوە پایتەختی ڕۆشنبیری ئەبێ دامی ئەم جۆرە کارانە بکەن وەڵام بەداخۆ ناسنامەیەکی شارەکەشی لێسە بۆ نام کۆمەڵەیە هەموو کار و چالاکیانی کە لە مایەوە 50 ساڵی ئەنجام درا هەمووی بە ئەرشیفتان کرد هەموویمە یەکێک لەو شتانی کە کردومانە و لە یادەکەی سمێنێمان نایبێنن 50 ساڵ کار و چالاکی کۆمەڵ کراوەتە بیبلۆگرافیایەک و کتێبێک لە بەردەستی نەوەی دوای خۆمانە بڵین ئێمە لە 50 ساڵە ئەمەمان کردو شاری ئەوە ناسنامەی شاری سلێمانی وەکو سەرۆتێکی نیشتێمانێ مێنێتەوە بۆ شاری سلێمانی کە لە 50 ساڵە لەم شارە ئێمە وەکو کۆمەڵ ئەم کار و چالاکیانەمان ئەنجاماوە ئەو کتێبێکە بە سوپاسەوە وەزارەتی ڕۆشنبیری ئەرکی لە چاپدانی باشەمە ڕاستیمەکەی سبەینێ چیکە لەخۆ ئەگرێت سبەینێ
ئێمە وەکو خۆش ئاماژە بە کاتەکەی سمێنە سعات 4 ئێوارە لە بارەگای کۆمەڵ هەر لە شانۆکەی کۆمەڵ لەوێ یادی 50 ساڵی کۆمەڵە کرێتەوە کۆمەڵێکی زۆر لە هونەرمەندان و ئەوانەمان بانگێش کردو ئەوەشی کە لێرۆ گوێی لە دەنگمانە حەزەکە بێدەی خێنە سەر چاومان ماڵی هەمووانە چالاشێکە بریتە لەوەی کە ڕێزلێنان بۆ 11 ئەندامی دەستەی دامەزرێنەرەکەین کە 5 کۆچی دواییان کردووە ئەوانی کەیان ماوە ئەوانی کە لە کۆچی دوایان کردووە کە سوکارەکەیان بانکەین ڕێزیان لێنین کە ئەوانە بوونەتە هۆی دروستبوونی ئەم کۆمەڵەیە و ئەو ئێستا ئێمە لە یادی 50 ساڵەکە قساکەین ئێمە باڵین وەک وەفایەک بۆ کۆمەڵ بۆ ئەو ئەندامانی دەستی دامەزرێنەر ڕێزێنانیان پێشکەشەکەین ئەو بە ڕێزانی کە لێ بێمە تاوان ئیشەکەمان بە چاودێری پارێزگای سێمانی بە ڕێز پارێزگای سێمانی وتەیە بێت فیلمێکی دیکۆمنتاری حدودی چارەکێک لەسەر کۆمەڵ ئامادەکراوە ئەوە مەهینەکەین و چەند چالاشێکی مۆزیکیش پێشکەشەکەین و کتێبە کەشمان دابەشەکەین باشە و هاتن بۆ هەمووانە هاتن بۆ هەمووانە ئەوەنی هۆڵەکە جێبگرێتوانە بچێت سەردانی ئەو کۆمەڵەکات و سەردانی مەراسیمەکە بکات و خۆی لە نزیکەوە کار و چالەکەەکانی ئەو کۆمەڵی ببینێت کە چیان کردو تاکو ئێستا زۆر باشە کاک شەماڵ بە ئێستا بێنە سەر باسکردن لە کار و چالەکەەکانی کۆمەڵ بکوتمان بەپێ قۆناغەکان بەپێی سەردەم لاچێ کار و چالەکەەکانیش گۆڕانکاری بەسەر هات بێگومە پێی توانای کۆمەڵەکەش لە ئێستا کار و چالەکەەکانی کۆمەڵەکە خۆی لە چی و چیا بینێتەوە ئێوە زیاتر کار بۆ چیەکەن وەکو جەنابیشت فەرموود کۆمەڵ بە چەند قۆناغێک هاتێپەڕیەوە لە قۆناغێکا بەشی ئەدەبمان زۆر لە پێشوە بەشی شانۆ زۆر لە پێشوە قۆناغێک کە بۆ بەشی مۆزیک لە ترۆپکا بووە ئێستا بەڕاستی بەشی شانۆ و باڵین سینەما و دراما ئەوە زۆر بەشێکی چالاکن کە لە کۆمەڵەکار و چالاشیەکەن ئێستا لەگەڵ بەشی مۆزیکی شا هەوڵێکمان ناوەکە دیسانۆ جۆرێک لە گڕوتین بینەوە بەری بەشی مۆزیکی ژەوانیشتوان کار و چالاشی ئەنجام بن بەڵام بەڕاستی ئێستا زۆرترین تەرکیزمان لەسەر شانۆیە پێ خۆشە باس لەو کارە شانۆیانە بکەن کە ئێوە ینی سەپۆرتیەکان گرنگی پێیان ئەتانێن نمایشکرێ لە سلێمانی یاخود لە شارەکانی تر یاخود هەندێک لە کاری شانۆی ژەیە تەنها ناوخۆی نیە لە دەرەوە ئێوە ئەهێنن ئێستێمە تازەترین لێرە نمایشکرە تازەترین ئیش کە ئیشێکی هاوبەش بوو لە بینی کۆمەڵی هۆنەرە جوانەکانی کورد مەڵبەندی گشتی سلێمانی و کۆمەڵی هۆنەرە جوانەکانی ئۆتۆبۆری کە زۆربەی ئەندامانی ئەو گروپە هەر ئەندامی کۆمەڵن مەسەرەن دەرهێنەرەکان ئەندامی کۆمەڵە ئەکتەرە سەرەکیەکان ئەندامی کۆمەڵن ئەمە ئەم ئیشەمان بانگێشت کرد لێرە کارێکی هاوبەشمان کرد و کارێکیش بوو دەنگانەوەیشی هەبوو لە ناوەندە هونەرەکەی شاری سلێمانی لە شاری هەولێر نمایشمان کرد پێش چەند ڕۆژێک لە فیستیڤاڵی شانۆی کوردی لە سەقس باوک بەڵێ لەو فیستیڤاڵیان نمایشمان کرد و توانی خەڵاتی دادوەری 3 خەڵات وەرگرین کۆمەڵ بچێتە هەر فیستیڤالێکەوە بەلایانی خەڵاتێکوان هەر ئاباد لەو فیستیڤاڵانەی لە هەولێرەکرێ چەند 3-4 ساڵ خەڵاتی باشترین ئەکتەریان بردووە ئەو ئەکتەرانی لە شاری بەغا بۆ یەکەم جار ئێمە چوین بەشداریمان کرد لە فیستیڤالێک لەوێش هەر خەڵاتمان برد ئیتر کار و چالاشی بەردەوامە ئەگەر سەپۆرتمانەوێ بەڕاستی ئێستا خوار هەموو شتێکیش ناکرێت هەر تۆ لەسەر گیرفانی خۆت ڕاستە ئەندامەکان سۆزانە بەخشانە کارەکەن ئەمانە بەردی بناغی کۆمەڵەکان بەڵام وەکو خۆت وتە دیتر ئەو فێنینە 2020ەوە نزیکە و کۆمەڵەکەش 50 ساڵی تەمەنی تاو ئەکات پێویستەیتر چۆنەڵی چاوێکیان لە کۆمەڵەکە هەبێ لالی پەیوەندی دەروەزارەتی ڕۆشنبیری چەند پرۆژەیەکمان پێشکەش کردەوە وەزارەتی ڕۆشنبیری و بە بەڕێز پارێزگاری سلێمانی و بە کۆمەڵێک خێرخواز و بزانی نەگەرەوانە سەر بگری شەڵا بە نیازی 2-3 پرۆژی زۆر گەورین بەس پرۆژەکان باس ناکەین هەتا سەپۆرتیان بۆ پایانەکەینەوە ئیشاڵە لە کاتێکی نزیکە ئەگەر سەپۆرت هەبێت پرۆژەکان باسەکەن دەستەکانە خۆش کاک شەماڵگیان پێم خۆشەوە بەش بپرسم کە ئێوە دەرگاتان کراوە یانی هەر کەسێکە پێ بێ ئەندام لەناو کۆمەڵەکە
کۆمەڵ کۆمەڵی مەرجێ نییە. مەرج ئەوەیە هونەرمەند بێ هونەردۆست بێ دڵسۆزی ئەو کۆمەڵە بێ بەرە و توانایەکی هەبێ بێ بتوانێت لەو کۆمەڵای خزمەت بکە ئەمە هیچ مەرجێکمان نییە تەنهاوە نەبێ پێشمان خۆشە گەنجی تازە پێگەیشت و لاوی خوێنگەرم ئیتر بێنەوە ئێمە سەرۆڕیشمان سپی بوو تازە بەوان بن شوێن ئێمە بگرنەوە خزمەتکەن لەو کۆمەڵای و بەشک و ڕۆژێک یادی 100 ساڵەشی بکەن ئیشەڵا یادی 100 ساڵە 150 ساڵش یەکرێتەوە هیوادارم کۆمەڵی هەر تەمەنی درێژ بێت تەمەنی ئێوەش درێژ بێت بێگوانم کۆمەڵی بە ئێوە ماوەتەوە و هیوادارم کە سبەینێ مەراسیمی یادی یۆبێلی زێڕینی ئەم کۆمەڵەیەکە یادی 50 ساڵی دامەزرانێتی سعات 4 وەکو وتمان هەر لە بارەگای کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد هەچ کەسێکە پێی خۆشە سەردانی ئەو مەراسیمە بکات بچێ سەردانیان بکات دەرگا کراوەیە بۆ هەر هەموو کەسێ دووبارە ئەمیادە مەزنەشتان لە پیرۆزە زۆر سپاس بۆ بەرنامە جوانەکەتان سپاس بۆ گەلی کوردستان کە لە خەمی کللتور و هۆنەرەی شاری سلێمانیانە زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەشکرا هیوادارم تای پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت هەتاکو سبەینێ هاوکارانم بە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە من ێوارێکی خۆش بۆ گشتلاکتان خواتان لەگەڵ